مامۆستا سەبارەت بۆی کە لە هەفتەی ڕابردوو ئێوە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە لەو کۆبوونەوەیدا باستان لە چی کرد گەیشتنە چ ڕێکەوتنێک لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. بەڵێ سەرەتا بە نایخوای گەورە و میهرەبان طبعا لەسەر داواکاری لیژنەی ناوچە کوردستانیەکان ئەو کۆبوونەوەی ئەنجام درا بە ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە لەوێن دەرێ تیشە خرایە سەر ئەو قانونە نوێی کە لە پەرلەمانی عراق تەصدیق کرا بۆ هەڵبژاردننی ئەو جارێ پەرلەمانی عراق کە ئەو تەصدیقکردنە سەراحەتەن ینی لاەنە کوردستانیەکان ئەگەر بێت و مراجعەیەک نەکەنەوە لە بۆ خوان و بەخۆدا نەسنەوە لە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئەو جارە احتیمالی هەیە کورسی زیاتر لە دەست بدەن بۆیە ئەم کۆبوونەوەی ئەنجام لە تاوەکو ڕای لایەنە سیاسیەکان ڕوبژێن دەربارەی هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی عراقەوە زۆربەی لایەنە سیاسیەکان لەسەر ئەو ڕەئیە بوون کەوا ئەم جارە بە یەک لیست لایەنە سیاسیەکانی کوردستان بەشدار بن لە ئەو ناوچانێکەوە دابراوە لەسەر هەرێمی کوردستان بەڵام هیچ بڕیارێکی وان نەدرا کە بۆ نمونە بڕیار بدرێت لەسەرەوەی کە لەو قۆناغەدا ئێستا بە یەک لیست دابەزن تەنها کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بوو بەڵام وەکو گوتم زۆربەی لایەنەکان لەگەر ئەو ڕەئیە بوون کەوا بە یەک لیست لە بۆ هەڵبژاردننی داهاتووی عراق لایەنەکان بەشدار بن. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی پێتان باشە لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو بە چ شێوەیەک بەشداری بکەن؟ ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی تەبان لەوێن دەرێ ڕێی خۆمان گوت و بەڵام هەتا ئێستا ینی بڕیاری تاومە نەداوە لەو بارەی کە مەسەلەن چۆن بەشداری دەکەین لەو لیستەدا لە بەروی وردەکاری ماوە لەبارەی بەشداری لایەنە سیاسیەکان بە یەک لیستی چونکە دەبێت تۆ بەڕاستی مڕعاتی ئەوەش بکەیت کە ئەوەی ئێستا لەو منتیقەیە دەگوزارێتن بە نسبەت ناوچە کوردستانیەکان و خەڵکێکی زۆر لەوێن دەرکراوە لەسەر حاڵ و ماڵی خۆیەوە بە حکمی ئەوەی کەوا کورد لەوێن دەرێت دەسەڵاتی لاواز بووە بۆیە ئێمە پێمان باش بوو کە لایەنەکان ئەم جارە هەمویان هەوڵ بدرێت بە یەک لیستدا بەزن دوای ئەوەی کە وردەکاریەکە لەسەر ڕێک دەکەوی و دوای ئەوەی کە دەبێت کۆبوونەوەی تریش بکرێ حتمما لۆی کە تو ڕێک بکەوی لەسەر چەند خاڵێک کە ئەو یەک لیستە دروست بکرێتن بە ئەم یەک لیستیش لە بەرژەوەندی کوردایە چونکە ئەم جارە وەکو خۆتان دەزان قانونەکە هەر شارێک کراوەتە چەند بازنەیەک بۆ نمونە کەرکوو کراوەتە 3 بازنە هەر بازنەیەکدا بەش کراوە بەسەر چەند کورسیەکدا ئەگەر ئەو یەک لیستە دروست نەبێتن لەوانەیە مەسەلەن کورد کورسی زیاتر لە دەست بناتن و لەوێن دەرێ ڕێژەی کورسی کەم بکاتەوە. ئەو یاسایی کە باست کرد لە بەرژەوەندی چێدایە؟ ئەو یاسایی کە ئەم تەصدیق کراوە بەڕاستی ینی ئەگەر خوێندنەوەیکی وردی لۆ بکرێتن زیاتر لە بەرژەوەندی حزبە گەورەکاندایە چونکە حزبە بچکوکان ناتوانن کورسی بینن لەو بازنانەدا لە بەروەی ئەو کەسێکەوە خۆی مڕەشع دەکاتن بۆ نمونە زیاتر لە دەنجی کورسیەک دەینیتن ئەو دەنگە زیادەی نەقل نابێ بۆ کەسێکی ترەوە دەفەوتێتن بۆیە ئەگەر کورد ینی لە ئێستاوە جددی لەسەر ئەم بابەتە کار نەکاتن و بە یەک لیستدا نەبەزێتن بێگومان کورد زەرێری زیاتر دەکاتن لەو ناوچانە. سەکانت خۆش بێت.